بەسەرهاتی نادرشا و باخەوانی ناڕازی. نادرشا کە یەکێک بوو لە سەردارە گەورەکانی مێژوو ڕۆژێک لەناو باخەکەیدا بە ئەسپایی پیاسە دەکات. لەپڕ یەکێک لە باخەوانەکانی بە نیگەرانیەکی زۆرەوە لە بەردەم نادرشا پەیدا دەبێت. نادرشا پێی دەڵێت چییە؟ بۆوە نیگەران دیاریت؟ باخەوانەکە دەڵێت قوربان جیاوازی من و وەزیرەکەت چییە؟ نادرشا دەڵێت مەبەستت چییە؟ باخەوانەکە دەڵێت کەی ڕەوایە من هێندە ڕەنج دەکێشم و لەناو ئارەقە و خوێندا دەژیم، وەزیرەکەشت لەناو جلی نوێدایە و ژیانێکی شاهانەیی دەژی و ماندوو نابێت. نادرشا کەمێک بیر دەکاتەوە و بڕیار دەدات وەزیرەکە و باخەوانەکە بەیەکەوە بانگی ناو کۆشک بکات. کاتێک هەردووکیان دێنە کۆشکی پادشا، نادرشا دەڵێت من داواکاریەکم لە ئێوە هەیە، ڕاتان دەسپێرم بچن بۆ ئەو باخەی باخەوانەکەم کاری تێدا دەکات. لەوێ پشیلەیەک تازە زاوە و هەندێک بێچووی بووە، بزانن ژمارەی بێچووەکانی چەندن. دواتر وەزیر و باخەوان دەچن و سەر لە ئێوارە دەگەڕێنەوە کۆشک. سەرەتا بوار بە باخەوانەکە دەدەن قسە بکات، ئەویش دێتە پێشەوە و دەڵێت قوربان پشیلەکە سێ بێچووی بووە. نادرشا دەڵێت دەست خۆش، ئێستاش سەرەی تۆیە وەزیر، قسەی تۆ چییە؟ وەزیریش دەڵێت قوربان سەر لە بەیانی ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی جەنابتان ڕۆشتم بۆ هەژدەهەمین باخیشە، لەوێ لە بەشی باکووری باخەکە لە بن دارتووە ئاڵەکەدا پشیلەیەکم دۆزیەوە، ئەو سێ بێچووی جوانی بووە، دوان لە بێچووەکە نێرن و دانەیەکیان مێ، نێرێکیان ڕەشە و نێرەکەی تر سپی بوو، مەیەکەش خۆڵەمێشی بوو. کاتێک سەرنجی دایکەکەیانمدا زانیم کە باخەوانەکە خۆراکی باشی دەداتێ و شیری پێویستی هەیە بۆ بێچووەکانی. بەم جۆرە هەم لە ژمارەی بێچووەکانی و هەم لە تەندروستی دڵنیا بوومەوە. نادرشا بە زەردەخانەیەکەوە ڕوو لە باخەوانەکە دەکا و دەڵێت ئێستا زانیت تۆ بۆ باخەوانیت و ئەویش بۆ وەزیر؟ ئەو بیر دەکاتەوە و مێشکی ماندوو دەبێت، لە بەرامبەردا تۆ جەستەت ماندوو دەبێت و سەرپێیانە لە ژیان دەڕوانیت. ئەم چیرۆکەی نادرشا باز لە دوو جۆر کارکردن و دوو جۆر بیرکردنەوە دەکات لە ژیاندا. هەندێک کەس بە بیر و هۆش ماندوون و هەندێکیش لە ڕەنج و هیلاکیدان چونکە بە جەستەیان کار دەکەن. ئێستا پاش شۆڕشی پیشەسازی و ئەو شۆڕشە ئامێریانەی کە لە جیهاندا هاتوونەتە ئاراوە، جۆرە بیرکەرەوەکەی مرۆڤ جێی بە بیر نەکەرەوەکان لێش کردووە، چونکە بەهۆی زانست و بیرەوە ئامێری داهێناوە کە کارە جەستەییەکانیش دەکات. بەم جۆرە وردە وردە مرۆڤی بیر نەکەرەوە بێکار دەبێت. تۆ چی دەڵێیت؟ ئایا مرۆڤ لە کام جۆر بێت باشترە؟